کار و پیشەسەیرەکانی سەرۆکەکانی ئەمریکا. ئایا دەزانیت هەر یەکێک لەو سەرۆکانەی زلهێزێکی وەک ئەمریکا بەڕێوە دەبن پێشتر کار و پیشەیەکی جیاوازیان هەبووە لە پیشەی سەرکردایەتی وڵات؟ لەم راپۆرتەدا کاری هەندێک لەو سەرۆکانەتان پێ ئاشنا دەکەین پێشەوەی ببنە سەرۆکی ئەمریکا، هەروەها لەگەڵ ئەو تایبەتمەندیانەی دوای ماوەی سەرۆکایەتیەکەیان دەیانگرێتەوە. لەوانەیە لای هەر یەکێکمان پرسیار بوو بێ کە دەبێت سەرۆکی ئەمریکا ڕۆژێکی ژیانی چۆن بەڕێکرد بێ؟ دەبێت چ بەرپرسیارەتیەکی هەبێ کار ڕۆژەکەی پێ بەسەر ببات؟ بەڵام دەبێت پێش سەرۆکایەتیکردنی وڵات چکار و پیشەیەکیان هەبوو بێ؟ با لە ڕیچارد نیکسۆنەوە دەست پێ بکەین. سەرەتاکانی تەمەنی کەسێکی زۆر ئاسایی بووە. ماوەیەک لە ماوەکانی ژیانی لای قەساب مریشکی سەربڕیوە، هەروەها وەک ڕێخەری کەرنەڤاڵ و بۆنە و ئاهەنگی شکاری کردووە. جیمی کارتەر لە ویلایەتی جۆرجیا لە کێڵگەی کشت و کاڵی چارەزاتی عەلی بابا کاری کردووە. پێشەوەی بێتە ناو دنیای سیاسەتەوە، ڕۆناڵد ڕێگانیش ماوەیەکی کەم لە بەرامبەر بڕەپارەیەکی کەم لە سێرکدا کاری کردووە. لە پاشان وەک پاسەوانی ڕزگارکەری مەلەوان لە ویلایەتی ئیلینۆی کاری کردووە. سەرەتاکانی ژیانی باراک ئۆباما ئاسایی نەبوو. پێشەوەی ببێتە سەرۆک لە بواری دادوەری و سیاسەتدا کاری دەکرد. بەڵام ئەوەی جێگای ئاماژەبۆکردنە ئەو بوارە بوو کە لە دوای تەواوبوونی ماوەی سەرۆکایەتیەکەی کاری تێدا دەکات. لەگەڵ میشێلی هاوسەری کۆمپانیایەکی بەرهەمێنانیان بنیادنا. لە ساڵی 2018دا لەگەڵ کۆمپانیای نێتفلێکسدا گرێبەستێکیان واژۆ کرد بۆ ماوەی چەند ساڵێک لە بواری بەرهەمێنانی فیلمی دێکۆمەنتەری کۆمەڵایەتی و فێرکاری. دۆناڵد ترامپیش سەرباری کەسایەتیە سەیر و سەمەرەکەی پێشەوەی ببێتە سەرۆک کەسێکی بزنسمان بووە، هەوادارێکی سەرسەختی یاری زۆرانبازی ئازاد کە بە عەرەبی پێی دەوترێ موسارە حڕە بووە. لەبەرەوەی دەربارەی سەرۆکەکانی ئەمریکا قسە دەکەین با بزانین ئەم سەرۆکانە با درێژایی ژیانیان چه خزمەتێک دەکرێن. شۆفێرێکی تایبەت کە هەموو داخوازیەکانی سەرۆک جێبەجێ دەکا، بە شێوەیەکی بەردەوام لەلایەن دەستگا هەواڵگریە ناوخۆییەکانەوە چاودێری ورد دەکرێن با مەبەستی پاڕاستنیان. تەنانەت بەریدی تایبەتیش بە فلتەری ئەم پاسەوانە تایبەتانەدا دەڕۆن. لە ڕێگەی ئەم پاسەوانە تایبەتانەوە ڕێگری لە 2 تەقینەوە کرا کە بۆ بیل کلینتۆن و باراک ئۆباما نێردرا بوون لە ڕێگای بەریدەوە. لەوانەیە گرنگترین خزمەت کە سەرۆکەکانی پێشوو لێی سوودمەند بن بریتی بێ لە موچەی خانەنشینی. ساڵانە نزیکەی $290,000. ئەم بڕەپارەیە لە ساڵی 1950دا زۆر کەم بوو. کاتێک لەو ساڵەدا یاسای سەرۆکانی پێشوو دەرچوو بۆ پارێزگاریکردن لە مافەکانیان. لەو کاتەدا موچەی خانەنشینی بە $25,000 ساڵانە دیاری کرا. ئایا دەزانیت پێشتر سەرکردە کوردەکان کاریان چی بووە؟ هیچ دەربارەی ئەم تایبەتمەندیانەی سەرۆکانی ئەمریکا دەزانی؟